بسم الله الرحمن الرحيم بناوي خداي بخشندي مهربان صاد والقرآن ذي الذكر چەند پیتێک لە سەرەتای هەندێ لە سوورەتەکانی قورئاندا هاتوون ژمارەیان 14 پیتە. نیوەی کۆی پیتەکانی زمانی عەرەبین بۆ سەلماندنی ئیعجاز و مەزنی و گرنگی قورئان کە لە توانای هیچ کەسدانیە بەو پیتانە کتێبێکی ئاوا بێوێنە دابنێت. بەڕادەیەک هەتا ئەگەر هەموو گرۆی ئادەمیزاد و جن کۆ ببنەوە بۆ ئەو مەبەستە بێگومان ناتوانن. هەروەها چەندەها نهێنی تریشی تێدایە. زاناکان لە هەندێکی دواون، هەندێکی شان وتویانە هەر خوددا خۆی زانایە بە نهێنی ئەو پیتانە. سوێن بەم قورئانە کە خاوەنی ئامۆژگاری و شکۆمەندی و قەدر و ڕێزە. بل الذين كفروا في عزة وشقاق کەچێوانەی بێباوەڕبوون بڕوا بەم قورئانە پیرۆزە ناهێنن ئەوە لەبەرەوە نییە کەم و کوڕی و ناتەواوی لەم قورئانەدا هەبێت، بەڵکو لەبەرەوەیە کە خۆیان بەزل دەزانن و بڕیاریان داوە لوود بەرز بن لە ئاستیدا و دژایەتی بکەن. كم أهلكنا من قبلهم من قرن فنادوا ولا تحين مناص چەندەها گەل و نەوەمان پێش ئەمان لەناو بردووە لە کاتی دەستپێکردنی سزای ئێمەدا هاواریان دەکرد شیوەن و زاریان بوو، بەڵام تازە کار لە کار ترازا بوو وەختی ڕزگار بوون بەسەر چوو. وعجبوا أن جاءهم منذر منهم وقال الكافرون هذا ساحر كذاب. بێباوەڕەکان سەریان سوڕما لەوەی کە بێدارکەرەوەیەک لە خۆیان هاتووە بۆیان و وتیان ئەمە جادوکەرێکی زۆر درۆزنە. أجعل الآلهة إلها واحدا إن هذا لشيء عجاب. هەروەها دەیانوت ئایا پێتان سەیر نییە هەموو خوداکانی کردووە بە یەک خوددا؟ بەڕاستی ئەمە شتێکی زۆر سەیر و سەمەرەیە. وانطلق الملأ منهم أن امشوا واصبروا على آلهتكم إن هذا لشيء يراد. دەسەڵاتدار و گەورەکانیان ڕۆیشتن بۆ لای یەکتر داوای پابەندی و خۆگریان دەکرد لە پێناو بتەکانیاندا و دەربارەی بانگەوازی یەک خوداناسی دەیانوت بەڕاستی ئەمە شتێکە مەبەستێکی تیادایە کە ببێتە گەورە. ما سمعنا بهذا في الملة الآخرة إن هذا إلا اختلاق. ئێمە ئەم دەنگ و باسەمان لە کۆتا ئایندا کە ئاینی مەسیحیە و سێ خوددا دەپەرستن ئەڵبەتە دوای دەستکاری ئینجیل نەبیستووە. ئەمە هەر تەنها شتێکی دەست هەڵبەست و دروستکراوە. أأنزل عليه الذكر من بيننا بل هم في شك من ذكري بل لما يذوقوا عذاب. هەروەها دەیانوت ئایا ڕەوایە لە نێوان ئێمەماناندا قورئان بۆ محەممەد دابەزێت؟ خوددا دەفەرموێت نەخێر، ئەوانە هەر لە گوماندان بەرامبەر قورئانەکەی من جاگەر سزا و ئازاری من بچێژن ئەوسا باوەڕی پێدەهێنن. أم عندهم خزائن رحمة ربك العزيز الوهاب. مەگەرەمانە گەنجینەی ڕەحمەت و بەخشندەی پەروەردگاری تۆیان بەدەستە کە زاتێکی باڵا دەست و بەخشندەیە تا دیاریکردنی پێغەمبەریش بەویستی ئەوان بێت؟ أم لهم ملك السماوات والأرض وما بينهما فليرتقوا في الأسباب. ئایا مەگەرەوانە خاوەنی ئاسمانەکان و زەوی و نێوانیانن تا خێر و بێر و بەخشینەوەش بە ئارەزووی ئەوان بێت؟ ئەگەر وایە با بەهۆ کارێک بەرز بنەوە بۆ ئاسمان و دەست بخەنە کاروباری خوددا. جند ما هنالك مهزوم من الأحزاب. سربازانێکی زۆر وا لەوێن لە دەستە و گرۆ جۆر بە جۆرەکان هەمیشە تێک دەشتێن. كذبت قبلهم قوم نوح وعاد وفرعون ذو الأوتاد وثمود وقوم لوط وأصحاب الأيكة أولئك الأحزاب.
پێشەمان قەومی نوح و عاد و فرعونی خاوەنی هێز و دەسەڵات مەبەست ئەهرامەکانە، هەروەها ثەمود قەومی ساڵح و قەومی لووت و خاوەن باخە چڕوپڕەکان. ئەو دەستە و گرۆیانە هەر هەمویان دژایەتی ئاین و بەرنامەی خودایان کرد. خدای گەورەش دوای ماوەیەکی دیاری کرا و هەمویانی ڕیشەکەن کرد. إن كل إلا كذب الرسل فحق عقاب. هەر یەک لەوانە بەرنامەی هەموو پێغەمبەرانیان بە درۆزانی و بەو کارەیان خۆیان شایستەی تۆڵەی ئێمە کرد. وما ينظر هؤلاء إلا صيحة واحدة ما لها من فواق. ئەوانە چاوەڕوانی هیچ شتێک ناکەن، تەنها یەک دەنجی سامناچی گەورە نەبێت کە کتوپڕ ڕوودەدات و پێویستی بە دووبارە بوونەوە نییە. وقالوا ربنا عجل لنا قطنا قبل يوم الحساب. کەچی خەڵکی نەفام دەڵێن پەروەردگارە هەرچیت بۆ بڕیارداوین پێش ڕۆژی لێپرسینەوە پێمان ببەخشە. اصبر على ما يقولون واذكر عبدنا داود ذا الأيد إنه أواب. ئەی پێغەمبەر تۆ خۆگربە لە بەرامبەر هەموو ئەو گفتارە نادروست و هەڵانەوە کە دەیڵێن، بەڵکو یادی بەندەمان داود بکە کە توانایی دەسەڵاتمان پێبەخشی بوو. بەڕاستی ئەو هەمیشە دڵی لەلای ئێمە بوو، بە تەنگ ڕەزامەندی ئێمەوە بوو. إنا سخرنا الجبال معه يسبحن بالعشي والإشراق. بەڕاستی ئێمەش کەژوو چێوەکانمان بۆ ڕامهێنا بوو، ئەوانیش یاد و تەسبیحاتی خودایان دەکرد و پێکەوە دەیانوتەوە لە دەمە و ئێواران و بەرەبەیانەکاندا. والطير محشورة كل له أواب. هەروەها باڵندەکانیشمان بۆ ڕامهێنا بوو بە دەوریشیدا کۆکرابوونەوە، هەمویان پێکەوە تەسبیحاتیان دەکرد، هەمویان گوێڕایەڵ و فەرمان بەرداری خوددا بوون. وشددنا ملكه وآتيناه الحكمة وفصل الخطاب. ئێمە پاشایەتیەکەمان بەهێز کرد و حیکمەت و دانایی و قسە و فەرمانی بەجێمان پێبەخشی. وهل أتاك نبأ الخصم إذ تسوروا المحراب. ئەی پێغەمبەر ئایا هەواڵی ئەوانت پێ نەگەیشتووە کە کێشەیەکیان هەبوو بە دیوارە سەرکەوتن و خۆیان گەیاندە میحرابەکەی؟ إذ دخلوا على داود ففزع منهم قالوا لا تخف خصمان بغى بعضنا على بعض فاحكم بيننا بالحق ولا تشطط واهدنا إلى سواء الصراط. کاتێک خۆیان کرد بە ژووردا و چوونە لای داود ئەویش لێیان ترسا، بەڵام ئەوان وتیان مەترسە، هەردووکمان ناکۆچیەکمان هەیە و لایەکمان سەمی لە لایەکمان کردووە، داواکارین کە بەدادپەروەری لە نێوانماندا بڕیار بدەیت و لایەنی هیچ کەسێکمان نەگریت، ڕێنموویشمان بکە بۆ ڕێگەی ڕاست و دروست. إن هذا أخي له 99 نعجة ولي نعجة واحدة فقال أكفلنيها وعزني في الخطاب. یەکێکیان وتی بەڕاستی ئەم برایم 99 مەڕی هەیە، بەڵام من تەنها یەک مەڕم هەیە، کەچی پێم دەڵێت ئەو مەڕەشم بدەرێ بە قسەی زل و زۆرزانی دەیەوێت لێم زەوت بکات. قال لقد ظلمك بسؤال نعجتك إلى نعاجه وإن كثيرا من الخلطاء ليبغي بعضهم على بعض إلا الذين آمنوا وعملوا الصالحات وقليل ما هم. وظن داود أنما فتناه فاستغفر ربه وخر راكعا وأناب. داود وتی
سوێن بە خوددا بێگومان ئەو برایەت ستەمی لێ کردویت بەوەی دەیەوێت تاکە مەڕەکەی تۆ بخاتە سەر مەڕەکانی خۆی. لە ڕاستیدا زۆربەی ئەوانەی شەریک و هاوکارن ستەم لە یەکتری دەکەن جگەل لەوانەی کە ئیمان و باوەڕیان هەیە و کار و کردەوەی چاک ئەنجام دەدەن. ئەوانیش زۆر کەمن. اینجا دوو کەسەکە دیار نەمان. ئەو سایتر داود زانی کە ئێمە تەنها تاقیمان کردوتەوە لەبەر دوو هۆی سەرەکی. یەکەم فێر ببێت بە پەلا حکم دەرنەکات، دووهەم لەبەرەوەی سوێندی خوارد لەسەر شتێک کە لێکۆڵینەوەی دەربارەی نەکردبوو. ئیتر داوای لێخۆشبوونی لە پەروەردگاری کرد و بە کوڕنووش و سوژدەدا چوو داوای لێبوردنی کرد. فغفرنا له ذلك وإن له عندنا لزلفى وحسن مآب. ئێمەش لەو هەڵەیەی خۆش بووین، بێگومان ئەو لە نزیکان و خۆشەویستانی ئێمەیە و خۆشترین جێگە و ڕێگەمان بۆ ئامادە کردووە. يا داود إنا جعلناك خليفة في الأرض فاحكم بين الناس بالحق ولا تتبع الهوى فيضلك عن سبيل الله إن الذين يضلون عن سبيل الله لهم عذاب شديد بما نسوا يوم الحساب. أي داود بەڕاستی ئێمە تۆمان کردوتە جێنشین لەم وڵاتەدا فەرمان ڕەوایی لەنێوان خەڵکدا لەسەر بنچینەی حەق و ڕاستی ئەنجام بدە. هەرگیز شوێنی ئارەزوو مەکەوە تا نەبێتە هۆی گومڕاکردن و لادانت لە ڕێبازی خوددا، چونکە بێگومان ئەوانەی لە ڕێبازی خوددا لادەدەن سزای بەئێش و پڕ ئازار بۆیان ئامادەیە بەهۆی فەرامۆشکردنی ڕۆژی لێپرسینەوە. وما خلقنا السماء والأرض وما بينهما باطلا ذلك ظن الذين كفروا فويل للذين كفروا من النار. ئێمە ئاسمان و زەوی و دروستکراوانی نێوانیانمان بێهودە و هەڕەمەچی دروست نەکردووە. ئەوە بیر و باوەڕیەوانەیە کە بێ باوەڕ بوون هاوار و ئاه و ناڵە بۆ ئەوانەی کە کافر و بێبڕوان لە سزای ئاگری دۆزەخ. أم نجعل الذين آمنوا وعملوا الصالحات كالمفسدين في الأرض أم نجعل المتقين كالفجار. نەخێر ئەو باوەڕێیان هەڵەیە، بەڵکو ئایا ڕەوایە پاداشتیەوانەی ئیمان و باوەڕیان هێناوە و کار و کردەوە چاکەکانیان ئەنجام داوە وەک ئەوانە لێ بکەین کە تۆوی خراپەیان چاندووە لە زەویدا؟ یاخود ئایا ئەوانەی پارێزکار و لە خوددا ترسن وەک خراپەکاران سەیریان بکەین؟ كتاب أنزلناه إليك مبارك ليدبروا آياته وليتذكر أولو الألباب. ئەم قورئانە کتێبێکی پیرۆزە دامان بەزاندووە بۆ لای تۆ بۆ ئەوەی ئاەتەکانی لێک بدەنەوە و بیری لێ بکەنەوە و بۆ ئەوەی خاوەن بیر و هۆشەکان پند و ئامۆژگاری وەربگرن و تێفکرن. ووهبنا لداود سليمان نعم العبد إنه أواب. ئێمە سولەیمانمان بەخشی بە داود ئای چ بەندەیەکی چاک بوو، چونکە بێگومان سولەیمان هەمیشە بە سۆزەوە داوای لێخۆشبوونی لە خوددا دەکرد. إذ عرض عليه بالعشي الصافنات الجياد. کاتێک دەمە ئێوارە ئەو ئەسپە چاکانەی کە ئامادەکرابوون بۆ غەزا هێنایان و نمایشکران لە پێش چاویدا. فقال إني أحببت حب الخير عن ذكر ربي حتى توارت بالحجاب. اینجا وتی من هەمیشە حەز لەم جۆرە کارانە دەکەم و گرنگی بەم ئەسپانە بەخێر دەزانم، لەگەڵەوەشدا نابێت ببنە هۆی ئەوەی کە لە یادی پەروەردگارم غافڵم بکەن و یادی فرامۆش بکەم. ئەسپەکان غاریان کرد تا لە چاوون بوون. ردوها علي فطفق مسحا بالسوق والأعناق. لەوە دوا سلێمان فەرمانیدا کە بیان جێڕێتەوە و کە گەڕانەوە بۆ لای دەستی دەهێنا بەڕان و ملیاندا. بەو شێوەیە خۆشەویستی خۆی دەردەبڕی بۆیان، چونکە ئەوانە هۆکارێکن بۆ غەزا و گەیاندنی ئاینی خوددا.
ولقد فتنا سليمان وألقينا على كرسيه جسدا ثم أناب. سوێن بە خوددا ئێمە سولەیمانمان تاقی کردەوە و ساوایەکی ناتەواومان فڕێدایە سەر تەختی فەرمانڕەوایەتەکەی، پاشان گەڕایەوە بۆ لای خوددا و پەنای بۆ ئێمە هێنا، چونکە بەبێ وتنی ئینشاء الله بە ئومێدی چەند کوڕێک بوو. قال رب اغفر لي وهب لي ملكا لا ينبغي لأحد من بعدي إنك أنت الوهاب. وتی پەروەردگارە لێم خۆش ببە و دەسەڵاتێکم پێ ببەخشە کە دەست نەدات بۆ کەسی تر لە دوای خۆم، چونکە بەڕاستی تەنها تۆ بەخشێنەری هەموو ناز و نیعمەتێکیت. فسخرنا له الريح تجري بأمره رخاء حيث أصاب. ئێمە نزامان گیرا کرد و بامان بۆ ڕامهێنا کە بە فەرمانی ئەو بە نەرمی هات و چۆ بکات بۆ هەر شوێنێک ویستی. والشياطين كل بناء وغواص. هەروەها شەیتانەکانیشمان کردە خزمەتگوزاری لە هەموو جۆرە بیناسازێک و مەلەوانێکی ژێر دەریا. وآخرين مقرنين في الأصفاد. هەندێکی تریش بە کۆت و زنجیر بەسترابوونەوە تا نەتوانن خراپکاری ئەنجام بدەن. هذا عطاؤنا فامنن أو أمسك بغير حساب. ئەمە بەخششی ئێمەیە بۆ تۆ ئەی سولەیمان، تۆش دەبەخشیت یا نابەخشیت لێپرسینەوەت نییە و خۆت سەربەستی. وإن له عندنا لزلفى وحسن مآب. بێگومان سولەیمان لەلای ئێمە پلەی زۆر نزیکی هەیە و پاشە ڕۆژ و ئایندەیەکی جوانی هەیە لای ئێمە. واذكر عبدنا أيوب إذ نادى ربه أني مسني الشيطان بنصب وعذاب. ئەی پێغەمبەر، سەرگوزەشتەی بەندەی ئێمە ئەیوبیان بۆ باز بکە کاتێک بانجی لە پەروەردگاری کردووتی بێگومان شەیتان تووشی نەخۆشی و ئازاری کردوم. اركض برجلك هذا مغتسل بارد وشراب. ئێمەش دوعا و نزامان گیرا کرد و وتمان هەستە بەپێی خۆت ڕابکە، ئەوە ئاوێکی ساردە بۆ خۆشتن و خواردنەوە. ووهبنا له أهله ومثلهم معهم رحمة منا وذكرى لأولي الألباب. ئەوسا هەموو کەس و کاریمان پێبەخشی و ئەوەندەی تریش ئەوە ڕەحمەت و میهرەبانی تایبەتی بوو لەلایەن ئێمەوە، یاداوەریشە بۆ هەموو خاوەن بیر و هۆشەکان. وخذ بيدك ضغثا فاضرب به ولا تحنث إنا وجدناه صابرا نعم العبد إنه أواب. ئەیوب عليه السلام جارێک لە خێزانەکەی دڵی ئێشا سوێندی خوارد ئەگەر چاک بۆوە چەندارێکی لێ بدات. خدای میهرەبانیش وەک ڕێزێک بۆ ئەو ئافرەتە وەفادارە فەرمانی پێدا چەپچێ لاسکی ناسک بگرێت بەدەستەوە بەقەدەر ئەو ژمارەی کە بڕیاریدا بوو بیماڵێت بە هاوسەرەکەیدا و فەرمووی سوێندەکەشت مەشچێنە، ئێمە بینیمان بەڕاستی خۆگر و ئارامگر بوو، بەندەیەکی چاک و ڕێک و پێک بوو، بێگومان ئەو تەوبەکارە و هەمیشە دڵی لای پەروەردگارە. واذكر عبادنا إبراهيم وإسحاق ويعقوب أولي الأيدي والأبصار. ئەی پێغەمبەر، باس و یادی بەندە بەڕێزەکانمان ئیبراهیم و ئیسحاق و یعقوب بکە، هەمویان دەستێکی باڵایان هەبوو لە گەیاندنی ئاینی خوددادا، دەستێکی باڵایان هەبوو لە چاکە و چاکەکاریدا، هەروەها بەرچاو ڕوونی و شارەزایی تەواویان هەبوو لە هەموو ڕوویەکەوە. إنا أخلصناهم بخالصة ذكر الدار. ئێمە بەڕاستی کردمانن بە بەندەیەکی تایبەتی خۆمان بەهۆی سیفەتی دنیا نەویستی کە ئەویش یاداوەری ڕۆژی قیامەتە. وإنهم عندنا لمن المصطفين الأخيار.
بەڕاستی ئەوانن لای ئێمە لەو کەسانن کە هەڵمان بژاردون و پەسەندمان کردوون. واذكر إسماعيل واليسع وذا الكفل وكل من الأخيار. هەروەها باس و یادی ئیسماعیل و ئەلیەسع و ذوالکفلیشیان بۆ بکە کە هەر یەکێک لەوانە لە هەڵبژاردە و پەسەندکراوەکانن. هذا ذكر وإن للمتقين لحسن مآب. ئەمانە هەمووی ناوبانجی ئەو پێغەمبەرە بەڕێزانەیە و بێگومان بۆ پارێزکار و خوداناسانیش چاکترین جێگە و ڕێگە و شوێنمان ئامادە کردووە. جنات عدن مفتحة لهم الأبواب. باخەکانی بەهشتی عەدنە کە هەر هەموو دەواازەکانی لەسەر پشتە بۆیان. متكئين فيها يدعون فيها بفاكهة كثيرة وشراب. تیایدا بە ئاسوودەیی شانیان داداوە بەردەوام داوای میوەی زۆر و خواردنەوەی هەمە جۆر دەکەن. وعندهم قاصرات الطرف أتراب. هەروەها حۆری هاوتەمەنی بە حەیا و شەرم لایەنە کە تەنها عاشقی هاوسەرەکانیان و چاو بۆ کەسی تر هەڵنابڕن. هذا ما توعدون ليوم الحساب. جا ئەم بەڵێنی ناز و نیعمەتانەی پێتان دراوە لە ڕۆژی پاداشدا بۆتان ئامادەیە. إن هذا لرزقنا ما له من نفاد. بەڕاستی ئەمە ڕزق و ڕۆزیمانە بۆ بەختەوەران هەرگیز تەواو نابێت و کۆتایی نایێت. هذا وإن للطاغين لشر مآب. جهنم يصلونها فبئس المهاد. ئەمەی باسکرا بۆ ئیماندارانە بەڵام بۆستەم کار و یاخی بووەکان بەڕاستی ناخۆشترین جێگە و ڕێگە ئامادەیە دۆزەخە کە دەگەێنرێنە ناوی کەواتە ئای چ شوێنێکی ناساز و سەخت و ناسۆرە. هذا فليذوقوه حميم وغساق وآخر من شكله أزواج. ئەمە دەبا هەر بچێشن و بخۆن لە ئاو خۆراکی زۆر گەرم و چێم و زوخاوی داچۆڕا و شتی تریش لەو بابەتانە هەمە جۆر دەرخواردیان دەدرێت. هذا فوج مقتحم معكم لا مرحبا بهم إنهم صالوا النار. کاتێک ستەمکاران بەرەو دۆزەخ ڕاپێچ دەکرێن هەندێک فریشتە پێیان دەڵێن ئەوە تاقمێکە لەگەڵ ئێوەدا پاڵە پەستۆیانە. ئەوانیش دەڵێن دەک بەخێر نەیەن. ئەوانیش دەبێت بگەێنرێنە دۆزەخ و بچنە ناو ئاگرێوە. قالوا بل أنتم لا مرحبا بكم أنتم قدمتموه لنا فبئس القرار. لە وەڵامیاندا دەڵێن نەخێر ئێوە بەخێر نێنەوە. ئێوە ئەم شوێنەتان بۆ ئێمە مسۆگەر کرد ئای کە جێگەیەکی ناساز و ناخۆشە. قالوا ربنا من قدم لنا هذا فزده عذابا ضعفا في النار. دوایی بەدەم ئاه و ناڵەوە دەڵێن پەروەردگارە ئەوەی بوو بەهۆی ئەوەی کە ئەم شوێنە بەنسیبی ئێمە بێت سزای چەند بەرابەری لەناو دۆزەخدا بۆ پێش بهێنە. وقالوا ما لنا لا نرى رجالا كنا نعدهم من الأشرار. هەروەها دەڵێن ئەوە چیبانە بۆچی ئێمە کەسانێک نابینین کە کاتی خۆی بە خراپ و دواکەوت و کۆنەپەرست دەماندانە قەڵەم. أتخذناهم سخريا أم زاغت عنهم الأبصار. کاتی خۆی گاڵتەمان پێدەکردن توانجمان تێدەگرتن کەچی ئەمڕۆ یان لێرە نین یان بەرچاوان لێڵ و تاریکە و نایان بینین. إن ذلك لحق تخاصم أهل النار. بەڕاستی ئەوە بەسەرهات و چێشمە چێش و دەمەدەمەی دۆزەخیەکانە و حەقیقەت و ڕاستەقینەیە و بۆیان پێش دێت. قل إنما أنا منذر وما من إله إلا الله الواحد القهار. ئەی پێغەمبەر پێیان بڵێ
بەڕاستی من تەنها بێدارکەرەوەم کە جگەل لە خودای تاک و تەنها و بەدەسەڵات و خەشمگیر لە تاوانباران هیچ خودایەکی تر نییە. رب السماوات والأرض وما بينهما العزيز الغفار. ئەو خودایە پەروەردگاری ئاسمانەکان و زەوی و هەموو دروستکراوانی نێوانیانە، باڵا دەستە بەسەر کافراندا لێ خۆش بووە و چاوپۆشی دەکات لە ئیمانداران. قل هو نبأ عظيم أنتم عنه معرضون. پێیان بڵێ ئەم هەواڵ و دەنگ و باسانە هەواڵ و دەنگ و باسێکی زۆر گەورە و گرنگن، بەڵام ئێوە پشتی تێدەکەن و گوێی بۆ ناگرن. ما كان لي من علم بالملأ الأعلى إذ يختصمون. خۆ من مەبەست پێغەمبەرە، هیچ ئاگاداریەوە نەبووم کەچی گوزەراوە لە شوێنە بڵندەکاندا کاتێک کە فریشتەکان کێشەیان هەبوو لە جێنشینی ئادەمدا. يوحى إلي إلا أنما أنا نذير مبين. وحی و نیگام بۆ نایەت تەنها لەبەرەوە نەبێت کە من بێدارکەرەوەیەکی ئاشکرام. إذ قال ربك للملائكة إني خالق بشرا من طين. کێشەی فریشتەکان کاتێک بوو کە پەروەردگارت پێی وتن من دەمەوێت بەشەرێک لە قوڕ دروست بکەم. فإذا سويته ونفخت فيه من روحي فقعوا له ساجدين. جا کاتێک دروستم کرد و لەو گیان و ڕۆحەی کە من خاوەنی ئەوم فوم پێدا کرد و گیان و ژیانم پێبەخشی، ئێوەی فریشتە هەمووتان سوژدەی ڕێز و تەقدیری بە فەرمانی من بۆ بەرن. فسجد الملائكة كلهم أجمعون. هەموو فریشتەکان فەرمانی خدایان بەجێهێنا و سوژدەیان برد. إلا إبليس استكبر وكان من الكافرين. جگەل لە ئیبلیس نەبێت کە لەو کاتەدا لەناو فریشتەکاندا بوو فووی کردە خۆی و خۆی بە گەورە زانی و خۆی خستە ڕیزی کافرانەوە. قال يا إبليس ما منعك أن تسجد لما خلقت بيدي أستكبرت أم كنت من العالين. خدا فەرمووی ئەی ئیبلیس ئەوە چینەی هێشت و نایاڵیت سوژدە بەریت بۆ ئەو کەسەی کە بە دوو دەستی قودرەتی خۆم دروستم کردووە. ئایا خۆتت بە گەورە زانی یا هەر لە زووەوە خۆت بەشت دەزانیت و خۆت لا بەرز و گەورەیە؟ قال أنا خير منه خلقتني من نار وخلقته من طين. شەیتان وتی من لەو چاکتر و بەنرختر و پیرۆسترم چونکە تۆ منت لە ئاگر دروست کردووە و ئەوت لە قوڕ بەدیهێناوە. قال فاخرج منها فإنك رجيم. خدا فەرمووی مادام وایە دەرچۆ لە بەهەشت و بەجێی بێڵە چونکە تۆ ئیتر ڕەجم کرا و دوور خراوەیت لە ڕەحمەتی من. وإن عليك لعنتي إلى يوم الدين. بەڕاستی لەعنەت و نەفرینی منت لەسەرت تا ڕۆژی قیامەت چونکە تۆ فەرمانی منت جێبەجێ نەکرد. قال رب فأنظرني إلى يوم يبعثون. شەیتان وتی پەروەردگارە دەیکەواتە مۆڵەتم بدات تا ئەو ڕۆژەی کەنەوەکانی ئادەم زیندوو دەکرێنەوە. قال فإنك من المنظرين إلى يوم الوقت المعلوم. خدا فەرمووی باشە تۆ لە مۆڵەت دراوانیت تا ڕۆژ و کاتی دیاری کراو. قال فبعزتك لأغوينهم أجمعين. اینجا شەیتان وتی سوێن بەدەسەڵاتی بێسنوورت شەرت بێت هەر هەمویان گومڕا و سەرگەردان بکەم إلا عبادك منهم المخلصين. جگە لە بەندە و عەبدە دڵسۆزەکانت کە هەڵبژاردەی خۆتن دەسەڵاتی ئەوانم نییە. قال فالحق والحق أقول لأملأن جهنم منك ومن من تبعك منهم أجمعين.
پەروەردگار فەرمووی من خۆم حەق و ڕاستیم و هەر حەق و ڕاستیش دەڵێم سوێن بە ذاتی خۆم دەبێت دۆزەخ پڕ بکەم لە تۆ و لە هەموو ئەوانەی کە شوێنی تۆ دەکەون قل ما أسألكم عليه من أجر وما أنا من المتكلفين جاتۆش ئەی پێغەمبەر بەو خەڵکە بڵێ من هیچ پاداشت و خەڵاتێکم لە ئێوە ناوێت من لەو کەسانەش نیم کە شت هەڵبەستم و زۆر لەخۆ بکەم إن هو إلا ذكر للعالمين ولتعلمن نبأه بعد حين ئەم قورئانە تەنها ئامۆژگاریە بۆ هەموو خەڵکی جیهان لە هەموو کات و شوێنێکدا بەڕاستی لە داهاتوویەکی نزیکدا هەر لە دنیادا هەواڵی ڕاستی و دروستی ئەم ئاینە دەزانن